دەرەخەوە کە بەپێی ئامارە جیهانیەکان لە ئێستادا نەخۆشی شەکرە بە تایبەتیش لە نێو منداڵاندا زیادی کردووە. دەپرسین ئامارەکان چیمان پێ دەڵێن و لە هەرێمی کوردستان ئەو نەخۆشانی کە ڕوو لە پزیشکەکان دەکەن تایبەت بەم با بڵێن گرفتە تەندروستی نەخۆشی شەکرە هۆکارەکەی بە دیاریکراوی چی دەبێت و ئامارەکانیش لە هەرێمی کوردستان چی دەڵێن تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز دکتۆریستا کەمال شاه محەممەد کە بەڕێزیان و پزیشکی گشتی و پسپۆرت بواری خۆراک لە ستودیۆ بەیانی کورسات نیوزمیانە دکتۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێراتن. لە جیهانە ئامارەکان چیمان پێ دەڵێن بۆ توشبوون بە شەکرە؟ طبعا لە جیهانە ئەمە لە چەند ساڵی پێشوشانەك بە تەنیا ئەم ساڵ خۆشداریەکی زۆر ئیراوە لەسەر ڕێژەی بەرزبوونەوەی شەکرە لە جیهانە ینی بە شێوەیەکی گشتی و ئەم شەکرەیە هەم لە گەورەشا و هەم لە مناڵە بە تایبەتی بۆچی زۆر فۆکەس کراوەتە سەر مناڵ یعنی هۆشداری زۆر یعنی وەکو زەنگێکی مەترسی بەڕاستی لە چەند ساڵی لەمەوە پێشیشەوە ئەو زەنگە لێ ئیراوە بەرەوەی پێشتر بۆ نمونە ئێمە دوو جۆری شەکرەمان هەیە. جۆری شەکرەی دوو کە زیاتر ڕەبتی هەیە بە شێوازی ژیان و بڵین ئەگەر شێوازی ژیانە ناتەندروست بێ ئەگەر جوڵەت نەبێ ئەگەر کێشی زیاد زۆر بێ قەڵەوی هەبێ ئەگەر خواردنی زۆر ناتەندروست بێ هۆکارێکن بۆ ئەگەری زیابوونی ئەگەری ڕویانی شەکرەی جۆری دوو و زیاتر ئەو جۆرە شەکرێ لە سەر و تەمەنی 40 ساڵەوە باو بوو لە پێشووترا یعنی پیانەوە شەکرەی تەمەنی گەورەیە ینی تقریبا بەڵام ئێستا ئامارەکە بۆ زۆر فۆکەسی کردوتە سەر مناڵان چونکە ئەو جۆرە شەکرێ لە مناڵیشا زۆر بۆ ئێستا جۆری شەکرەی جۆری دوو ئەی بۆیە زەنگەکان زۆر مەترسیدارن یعنی ئەو شێوازی ژیان و هینە ژوای کردو تەسیری کردوتە سەر مناڵان بەهۆی ئەوە تووشی شەکرەی جۆری دووە بن. ڕاستە هەنێ فاکتەرمان هەیە مثلەن هەنێ فاکتەری ژینگەیی هەنێ فاکتەری جیناتی کە ئەمە لە دەستی کەسەکە خۆیان نییە مەسەنیان ئەوە تا جۆری شەکرەی یەکمان هەیە کە بەپێی زۆربەی داتاکان ئەڵێ ئەمە هۆکارێکی دیاریکراوی نییە ینی ڕاستە و خۆ ڕەبتی نییە بە شێوازی ژیان و خواردنی خراپەوە بەڵام لەگەڵ ئەوەشە هەنێ توێژینەوەی ترمان هەیە کە ناڕاستە و خۆ دیسانەوە لینکی شێوازی ژیانی ناتەندروستانە ئەکەنەوە بە توشبوون بە حتا جۆری شەکرەی جۆری یەکیشەوە. باشە کەواتە توێژینەوە تازەکان هۆکاری ئەم زیادبوونی جۆری شەکری دوو لە مناڵاندا بە دیاریکراوی بۆچی گەڕێنراوە؟ طبعا بە تەنیا یەک فاکتەرمان نییە بۆ ئەوە بەڵام فاکتەرە زۆر گرنگەکە کە مەسەن هۆشیاری دراوە لەسەر ئەوە گەڕێنراوەتەوە بۆ ئەوەی کە ئەم کەسانە ئێستا مناڵی ئێستامان چالاک نین جوڵیان کەمە وەزنی زۆر و قەڵەوی زۆرە لە مناڵەکانمانە خواردنی خراپ زۆرە و باوکو دایکەکانیش ڕۆڵ مۆدلێکی باش نین بۆ مناڵەکان یعنی تۆ لەبەر ئەوە مناڵەکە بەو شێوازە ژیانە ناتەندروستە گەورە ئەبێ ینی مەسەن تۆ حسابی کە دایک و باوکەکە بە مستەمر هەموو ژەمەکانیان بە دیلیڤەری و بە فاستفود و ئەوانە بێ ئەم مناڵەش دیسانە واهی ڕایە دوای ئەو ناتوانێت خواردنی چاکات لەبەر ئەوە یعنی زۆر شێوازی ژیان و خواردنی ناتەندروست بووە بە بەشێکی گرنگ کە احتیمالی توشبوون بە شەکری جۆری دوو لە مناڵی شازیای کردووە. بەڵێ دکتۆر جگەر لە خواردنە فاستفوتەکان تایبەت بە جبز و بسکیت و ئەم جۆرە شەربەت و خواردنەوەی کە لە فرۆشگاکان هەیە ئەمیان کاریگەریکی لەسەر واللهی بەتەکید یعنی ئەوانە چکە مشکلەکەی ئەوەیە نا ڤیتامینات و کانزایان تایە ینی بەس کالۆریە بەبێ هیچ بەهایەکی خۆراکی و لەگەڵیشیا زۆر زەختێکی زۆر ئەکەنە سەر پەنکریاس ینی خۆی ئێمە لە هەردوو جۆری شەکرەیە خەلە لێ دروستە بێ لە هۆرمۆنەکانی کە پەنکریاس دەریئێن بەعزە جاری مەسەن لە جۆری شەکرەی جۆری دووە ئینسۆلین زۆر ئەڕێژرێ بەڵام خانەکان بەکاری ناهێنن یانە و ئینسۆلینەی کە ئەڕێژرێ ئیش ناکات لە جۆری خانی لە جۆری شەکری جۆری یەکاوەیە کە پەنکریاسەکەمان هەر ئینسۆلین دەرنایە بەڵام ئەمانە هەردووکی ئەم خواردنانە بە تایبەتی زەختێکی زۆر ئەخەنە سەر پەنکریاس وای لێ خانەکانی بەڕاستی هیلاگە بێ یعنی بۆیە بەعزەجارێ ئەگەر تۆ هەر خۆت بیخوێنیتەوە یعنی من ڤیدیۆم لە یوتیوب چەناڵی خۆما دانابوو لەسەر ئەو ئەساسە کە بەعزەجارێ تۆ چ کیسەیەک ئەهێنیتەوە بۆ مناڵەکەت کە ئەو کیسەت ئەگەر بەس حسابی ڕێژی شەکرەکەی ناوی بەس بیخوێنیتەوە بزای چی ژەهرێکە هێناوەتەوە بۆ مناڵەکەت لە پسکیت و جیبس و شەربەت و ئەوانە لەبەرەوە من حەزەکەم دایک و باوکەکان زیاتر فێر بنیان خاڵ و مام و پور و شتەکان کە بە خۆشەویستیەوە ئەو خواردنیان ئەو بسکیت و جیبس و شتە هێننەوە بۆ مناڵەکە فێر بن بەس ئەوەی کە بیخوێننەوە لەیبڵەکان بخوێننەوە ینی بزانن کە ئەو کەمیەتە خواردنی کە بۆ پەنکریاسێکی بچووکی ئەو مناڵە ئیهێننەوە چەند زەخت دروستەکە لەسەر پەنکریاس و چەند شەکریتیایە. بەڵێ دکتۆر کاتێک کە نەخۆش سەردانی نەخۆشخانەکەی بارستانەکات
ئەو مناڵانی کە تووشی نەخۆشی دووبوون ئەو پرسیارانی کاڕاستی دایک و باوک کراوە بۆ هۆکاری توشبوونەکە بە شێوەیەکی گشتی با بڵێن خاڵی سەرەکی بەتایبەت لە مناڵانی هەرێمی کوردستاندا دیسان پەیوەندی بە لایفستایل و خواردن و ئەم بابەتانەوە هەیە خۆت ڕەنگە هۆکاری دیکەیش لە پشتەوە بێ وەکو ترس وەکو بۆ نمونە بۆ ماوەی ئەم بابەتانە بەداخەوە لە ئێستا داتایەکی تەواوەتی کوردستانم لا نییە بەڵام ئەوەی کە من ڕۆژانە ئەیبینم لە کلینیک مەسەلەن یاخود لە چواردە ورکە ئەیبیستین بەڕاستی ئەم ئامارە چکە بە پێیەوەی کە مەسەن کە توژە بێ لە ئێمە ئەپرسرێت چی بخۆن چی بە مێلە کاتی شەکرەکە ئەوە زیاتر بەریەککەوتنمان هەیە لەگەڵ ئەو ئایلانی کە مناڵەکانیان شەکرەی هەیە شتێکی وە وەکو داتا لام نییە بەڵام ئەتوانم بڵێم هەنێ هۆکار هەیە کە جیناتیە ژینگەیە کە لەوانەیە کەسەکە شێوازی ژیانیشی تەندروست بێ بەڵام سوتفە توش بێ بەڵام هۆکارە سەرەکیەکەی شێوازی ژیانی ناتەندروستانەیە خەوی خراپ مثلا مناڵی ئێمە ئێستا زۆربەی شەو زۆر درەن ئەنون چالاکیان هیچ نییە مەسەن بەلای ڤیددیۆگەی مشتیواوە و بەلای ئایپاد و ئەوانەوە هیچ چالاکیەکیان نامێنێ ئەی مناڵێکی ئەو تەمەنانە بەلایەنی کەمەوە ئەبێ ڕۆژانە 6 دقە چالاکیەکی هەبێ بەڵێ دکتۆر ببوورە چەند دقەیەک ڕات دەگرین لێستا ڕاستەوخۆیەکەیە باسەوە دەکرێت کە لە سلێمانی دیبیتێک لەلایەن سنتەری میترۆ و چەند ناوەندێکی دیکە بەڕێوە دەچێت تایبەت بە خستنەڕووی زانیاری ناڕاست و چاواشەکاری لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دیاریکراوی لە تەواوی بابەتەکان و گواستنەوەی هەواڵەکاندا بینەری ئەم کۆنفرانس بە هاوپەیمانێتێکی فراوان هەیە تۆڕێک لە هەوڵاتی ڕۆژنامەنووسان یاسا ناسان و چالاکوانانی مافی مرۆڤ مافەکانی ژنان و کەسایەتی یەکسان خوازە بۆ ئەمەشیان دەتوانین پێکەوە کار بکەین بەڕێز ئومێد خۆشناو پارێزگاری هەولێر گوتارێکی پێشکەش دەکات با بفەرمێت بەردەوام دەبین دکتۆر دەمەوێت بپرسم بە شێوەیەکی گشتی لە ئێستادا کاتێک کە هەروەکو باست کرد کە نەخۆش سەردان دەکات ئامارێکی بەو جۆرە لە هەرێمی کوردستان بەتایبەتی لای بەڕێستان لە بەردەستانیە بۆ ئەوی بزانین هۆکاری سەرەکی چی دەبێت بابەتێکی دیکە هەیە کە زۆر بڵاوە بەتایبەتی لە ناو مناڵاندا کە دەوترێت ترس مناڵ تووشی نەخۆشی شەکرە و جۆری توش دەکات لە ڕووی زانستیەوە ئەمە دروستە؟ لە ڕووی زانستیەوە سترێسێکی بەردەوام لە بەرەوەی هۆرمۆنی سترێس و ئەکا کە شەکرە بەرز بێتەوە کە هۆرمۆنی کۆرتیزۆڵە احتیمال هەیە شەکرە بەرز کاتەوە بەڵام وەکو تاکە فاکتەرێک ناتوانین بڵین مەسەلەن ڕەنگە بەتەنیا ئەو فاکتەرە هەبێ بەعزە جاری هەنێ فاکتەری تر هەیە کە شاراوەیە نەزانراوە جیناتیە ژینگەییە کە ئەوە لەوانەیە بڵین دەرکێ لە شکلی شەکریا و کەسەکە بە شتێکی بە فاکتەرێکی تر بیبینێ بەڵێ دکتۆر توێژینەوە تازەکان و زانستی پزیشکی تازە بۆ چارەسەرکردنی ئەم نەخۆشیە لێستادا تا چەندە لە ئاستێکی باشدایە دەکرێت بڵێ بۆ نەخۆشی شەکرا یا توشبوانی نەخۆشی شەکرا خۆشبەختانە جێگەی دڵخۆشکەرە زانستی پزیشکی و بەپێی پێویست و بەپێی سەردەم گۆڕانکاری تێدا بووە بە تەکید ریسێرچ و توێژینەوەی بەردەوام لەسەر شەکرە زۆر هەیە لە هەموو جیهانە لەبەر ئەوەی بەڕاستی نەخۆشیەکە لە زیابوونایە و ئەبێ چارەسەری بۆ بدۆزرێتەوە طبعاً چارەسەرەکەی بەپێی جۆری شەکرەکە ئەگۆڕێ ئایا جۆری شەکرەی جۆری یەکە یاخود جۆری شەکرەی جۆری دووە عادەتەن ئەو توێژینەوانە بۆ شەکرەی جۆری دوو تۆزە زیاتر دڵخۆشکەرە چکە مەسەن پێشتر کەوتراوە شەکرەی جۆری دوو ئیتر نەخۆشیێکی مزمینە و ئەبێ لەگەڵ تا بمێنێتەوە مەدەل حەیات بەڵام ئێستا ئەڵێ ئەگەر لە چەند ساڵی بیدایەتی توشبوون بە شەکرەی جۆری دوا بێت و خانەکانی پەنکریاس بە تەواوەتی هیلاک نەبوو بێتن ئەگەر تۆ مەسەن کەسەکە ئەو سەبەبەی کە تووشی شەکرەی جۆری دوو بووە بەهۆی قەڵەویەوە بوو بێ یاخود بەهۆی شێوازی ژیانی خراپەوە بوو بێ ئەوە ئەکرێت لە چەند ساڵی بیدایەتی ئەگەر توشبوونی بە شەکرەکە شابێ ئەم شەکرەی ریڤێرس کرێتەوە ینی بگەڕێنرێتەوە نەهێڵرێ بەمەرجێک کەسەکە بە تەواوەتی مەسەن گەر وەزنی زۆر بێ وەزنێکی باش دابەزێنێ ئەگەر مەسەن خواردنی چاکە جوڵەی هەبێت مەسەن خەوی باشکە بە عامەتەن سترێس کەم کاتەوە ئەمانە یعنی بە توێژینەوە تازەکان دڵخۆشکەرن لەسەر ئەو بابەتە بەڵام ئەمەش لە هەموو کەسێکا ڕوونایە یعنی وەکو چانسێکی ترەکەیراوە بە هەنێک کەس زۆر ئیسیفادەیان لێکردو هەنێک کەس هەیە کە بەس ئەوەیە کە نەخۆشیەکان پێ کۆنتترۆل بوو بێ بەڵام ئێمە بیرمان نەچێ ینی شێوازی ژیان و
تەندروستی بەستەنها ئەوە نیە منعیکا لە توشبوون لە شەکرە یعنی لە ساسە منع ناکا وەکوتمان چکانێ فاکتەری تر هەیە کە لە دەست خۆمانان نیە بەڵام لە زۆرینەی کاتەکانە ئەگەری احتیمالی توشبوون بە شەکرە کەمەکاتەوە بە تایبەتی شەکرەی جۆری دوو بەڵام ئەمە لە کاتێکا کەسەکە تووشی شەکرەش ئەبێت تۆ بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە هەر پێویستمانە کەسەکە ئاگای لە خواردنی بێ ئاگای لە شێوازی ژیانی بێ چونکە ئەگەر شەکرەکەی کۆنتترۆل نەبێ تقریبا نزیکی هەموو سیستمەکانی لەشی تەسیری تێ ئەبێ لە چاوە لە گورچیلەوە لە دەمارەکانیەوە لە هەموو ئەنی حتا مێشکی تەرکیزی نامێنێ ئەوانە ئەی لەبەر ئەوە هەم بۆ پێشتر ئەگەر توش نەبوو بێ بۆی منعیکەی هەم دوایش بۆ کۆنتترۆلکردنی نەخۆشیەکە ضرورە. بەڵێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر ئیسرا کەمال شاه محەممەد کە بەڕێستان پزیشکی گشتی و پسپۆری زانستی خۆراک لامان میێن زۆر سپاس.